تحية صباحية بياني باش، صباح الخيرات. وأحلى تحية صباحية إلى السفير الياباني، أهلا وسهلا بك في إقليم كردستان في هولير العراق. أحلى تحية صباحية لكل الحضور الكريم اليوم في هذه المناسبة الجميلة، وهي افتتاحية لمدرسة المعالي في محافظة أربيل. وكل الشكر والثناء لكم كل من مسمى وكل بشخصه الكريم. أحبتي الحضور، البداية ستكون مع كلمة ممثل منظمة IVY يلقيها مستر تاكاشي، فليتفضل. مرحبا جميعا، أنا أقدر مجيئكم اليوم. أهنئ الطلاب المعلمين وأهالي الطلاب وزير التربية بافتتاح المدرسة الجديدة. أقدر دعمكم للمشروع وللتعليم في العراق من الجميع، خاصة وزارة التربية والحكومة اليابانية. الآن بعد كلمة مستر تاكاشي، ثانك يو مستر تاكاشي، الآن إلى كلمة وزير تربية الإقليم في هولير يلقيها السيد آلان سعيد، فليتفضل. ئەندامانی پەرلەمانی عێراق، ئەنجومەنی نوێنەرانی عێراق، بەڕێز پارێزگاری هەولێر، بە وەکالات، بەڕێزان باڵێزی یابان لە عێراق و نوێنەرایەتی پەروەردەی وەزارەتی فیدرالی عێراق. سوپاسان دەکەم ئەمڕۆ ئێمە لێرە ئامادەین بۆ ئەوەی کە مەراسیمی کردنەوەی قوتابخانەیەکە کە ئەو قوتابخانەیە بۆ بەرژەوەندی وەزارەتی پەروەردەی فیدرالی عێراق دروستکراوە کە قوتابخانەکانی نازحینەوە و قوتابیانمان لە برایان و لە خوشکانی عەرەب بەردەوامی بە پرۆسەی خوێن بنەدەن. خۆشحاڵی نێمەش لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی کوردستان و بە تایبەتیش پارێزگای هەولێر ڕۆڵی گرنگی هەبوو لەو ئاسانکاری و دابینکردنی زەوی بۆیان قوتابخانەیان بۆ دروست بکرێت. دەمەوێت وەکو بیرهێنانەوەیەک بیری هەموو لایەکی بێنمەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامە لە پشتیوانیە ڕاستەوخۆکانی بۆ هەموو خوشک و برایانی عەرەب کە لە هەرێمی کوردستان نیشتەجێن. ساڵی 2014 بەداخەوە کاتێک کە داعش هێرشی کرد و بەشێک لە ناوچەکانی عێراقی لە ئەو پارێزگاکانی ڕۆژاوە و هەمووی کرد، ئاوارەبوونێکی زۆر ڕووی لە هەرێمی کوردستان کرد و لە ئێستاشدا ژمارەی ئەو قوتابیانەی کە لە کوردستان دەخوێنن خەڵکی ئەو ناوچانن ژمارەیان 152,000 قوتابیە کە دابەش بوون بەسەر 400 قوتابخانە. لە ساڵی 2014 بە فەرمانی جەنابی سەرۆک بارزانی بڕیار درا کە هەموو ئاسانکاریەک بۆ خوێندنی قوتابیانی عەرەب لە هەرێمی کوردستان بکرێت. ئەوە بوو وەزارەتی پەروەردە لەگەڵ وەزارەتی پەروەردەی عێراقی فیدرال هەماهەنگی و ڕێکەوتنێکی ئەنجامدا بە مەبەستی ئەوەی کە لە ڕووی لۆجیستیکەوە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆڵی هەبێ لە دابینکردنی خوێندن بۆ قوتابیانی ئاوارەی ناوخۆی عێراقی کە لە هەرێمی کوردستانە خوێنن. ژمارەی قوتابیانە وەکو ئاماژە پێدایە 152,000 قوتابیە لە هەولێر، لە دوهۆک، لە سلێمانی دابەش بوون بەسەر 400 قوتابخانە. لەم نێوەندەدا بەشێک لە قوتابخانەکانی هەرێمی کوردستان دابین کرا بۆ برایانمان لە ناوچەکانی ڕۆژاوا و مووسڵ. تا ئێستا 140 قوتابخانەمان دابین کردووە کە لە بەشێک لە قوتابخانەکانی خۆمان داوامەکانمان بۆتە دوودەوامی، یان ئەگەر دوودەوامی بێ بۆتە سێدەوامی لەبەرەوەی بەشێکمان بۆ ئەوان تەرخان کردو. بۆیە ئێمە ئەمە بە ئەرکێکی مرۆڤ دۆستی و بە ئەرکێکی ئەخلاقیمان زانیوە
بەردەوامبوونی خوێندن بۆ هەموو کەسێک لە هەرێمی کوردستان یەکێک بۆ لەو سیاسەتانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی چ بۆ ئەوانەی کە داخل بە هەرێمی کوردستان بوون و ئاوارە بوون لە دەرەوەی وڵاتی عێراقەوە هاتوون کە بەسمان ئەوانەیە کە لە ڕووی یاسایی پێیانەوتێ ئاوارەی سووری و بۆ برایانمان ئەوەی کە خۆمان پێگەڵێن برایانمان لە ڕۆژاوای کوردستان ئێمە خوێندنمان دابین کردو و زیاتر لە 6,000 قوتابی ڕۆژئاوا لە قوتابخانەکانی هەرێمی کوردستانە خوێنن و 152,000 قوتابی عەرەبیش خوێندنیان بۆ دابین کراوە لە هەرێمی کوردستان. ڕاستە موچە و میلاکاتیان سەر بۆ وەزارەتی پەروەردەی عێراقی فیدرالیە، بەڵام هەموو پشتیوانی لۆجستیەکانی وەزارەتی پەروەردە لە سەرەتاوە دەستی پێکردو و بەردەوام بوو بەردەوامیشە بێت. سپاسی ئایڤیوایەکەم. ئایڤیوای یەکێکە لەو ڕێکخراوانەی نەحکومی لە بانکە ڕۆڵێکی گرنگی هەیە لە هاوکاریکردن و پاڵپشتیکردنی کەرتی پەروەردە. لە ماوەی ڕابردوو لە شنگال قوتابخانەیەکی مۆدێرنیان بۆ بەرژەوەندی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان دروست کردووە و ئەمڕۆژە قوتابخانەیە بۆ وەزارەتی پەروەردەی عێراقی فیدرالە بۆ قوتابخانەکانی ئەوانە کە تیایە بخوێنن. زەویەکەی لەلایەن پارێزگای هەولێر و شارەوانی دابین کراوە و سوپاسی جوهدی بەڕێز قایمقامی شەکەم قایمقامی دەشتی هەولێر جوانخان کە کارەکانیان بە باشی و بەخێرایی بۆ جێبەجێکردن. دووبارە ئەو قوتابخانەیەتان پیرۆز بێت بۆ هیوایی کە بتوانن لە ژینگەیەکی باشتر خوێنن و ئێمەش لە هەرێمی کوردستان بەردەوامین لە سیاسەتی پاڵپشتیکردن بۆ بەردەوامبوونی خوێندنەکان. سوپاس. خی گەورە مێرەبان ئەمڕۆ قوتابخانەیە کراوەتەوە بۆ قوتابیانی عەرەب لە کاسەر بە ممەسیلەی وەزارەتی پەروەردەی فیدرالن و ئەوان سێ ممەسیلە سێ نەرایەتیان لە شارەکانی هەولێر و دووەک و سلێمانی هەیە. ئەو قوتابخانەیە کراوەتەوە زیاتر لە 500 قوتابی ئاوارەی عەرەب سوودی لێوەرەگیرێ لەلایەن ڕێکخراوی ئایڤیوای. ئایڤیوای ڕێکخراوێکی ناحکومی یابانیە. سپاسیانەکەین کە جەنابی سەفیری ئەمڕۆ ئامادە بوو ئەو خزمەتگوزاری پێشکەش کردو. ئەوە بەشێکە لەوانەی کە ئێمە بەردەوامی دەین بە پرۆسەی خوێندن بۆ بەڕێزان لە ئەوانەی کە بە جۆرەی مستەڵەحی قانونی پیاوەتێن نازەحەکان واتە ئاوارەی ناوخۆ لە هەرێمی کوردستان ئەوان دابەژون بەسەر شارەکانی هەولێر و سلێمانی دووهۆک، پارێزگاکانی هەولێر و سلێمانی دووهۆک. ژمارەی قوتابخانەکانیان 400 قوتابخانەیە، 140 قوتابخانەیان ئێمە دابینمان کردووەک و هەرێمی کوردستان. سەبارەت بە تاقیکردنەوەکان ڕێنمایی پێویست دەرچۆ بۆ ڕێخستنی پرۆسی تاقیکردنەوەکان بۆ پۆلی نۆی بنەڕەتی ڕۆژی 29/4 دەست پێەکە، بۆ پۆلی 12 لە مانگی 6 و بزانام 3/6 دەست پێەکە و لیژنەی باڵای ئەزمونونەکان بە ژێرەی یاسای نوێی پەروەردە مخەوەلم بە هەموو وردەکاریەکی پرۆسەی تاقیکردنەوەکانی نیشتیمانی تاقیکردنەوەی وەزاری. ئەم ساڵ یاسا هەیە، یعنی ئەوە نییە پێشتری یاسا نەبوو بێ، پێشتریش یاسا هەبووە، بەڵام یاسایەکی پەروەردە بەڕوونی باسی پرسیاری تاقیکردنەوە بکان نەبووە، دەقێکی قانونی وازح بەڕوونی نەبووە، بەڵام بۆ معنایش نەبووە کە وەکو مخالەفە مامەڵی لەگەڵا نەکرا بێ بە ڕێنمایی ڕێکخراوە. بەڵام یاسایەکەیە، یاساکە ئاماژە بەوادا کە پێویستە هەموو مامۆسایان و قوتابیان و خوێندکاران ئاگاداری بن. ئاماژە بۆدا هەر تەداولکردنێکی بابەتی پرسیاری تاقیکردنەوەکان
بە شێوەیەکی ناشەرعی یەکێک بێت دزەی پێ بکە هەر کارێک لە بابەتانە بکە سزاکەی لە 3 ساڵ کەمتر نییە. واگەر هاتووە کەسە ئەندامی لیژنەی تاقیکردنەوەکان یان فەرمانبەر یەکێک لە وەزارەتەکانی دیکەی حکوومەتی هەرێمی کوردستان بوو سزاکەی دەبێتە 2 هێندەواتە دەبێتە 6 ساڵ و لە وەزیفەش دەرەکرێت واتە سزای عەزلی بەسەر ئاسە پێڕێت دەرەکرێت ناگەڕێتەوە بۆ وەزیفە. لەبەرەوە بامەڵەکردنی ئەوە پێم خۆشە هوشارانەتر بێ بۆی کە هەم قوتابیانیش پەنانە بەنەبەر ئەو هۆکارانەی کە ئێستا ڕەواجی پێدرێ کە هۆکاری گزیکردنن. ئێمە لە وەزارەتی پەروەردە ئامادەکاریەکانمان کردووە ئەوەی کە پەیوەندی هەیە بە لیژنەی باڵای تاقیکردنەوەکان ئامادەکاریەکان کراوە یاسای پێویست دەکراوە و وردەکاری ئەم بابەتانش کراوە پرسیارەکان و شێوازی گواستنەوەی پرسیارەکان ئەوە 2 ساڵە لەسەر یەک شێوازێکی زۆر نوێیە ینی دەبێ هەموو قوتابیان زۆر باگابن لەگەڵ ئەو باندانی کە فریوی خەڵک دەدەن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ ئامێرەکانی بلوتوز قوتابیان و خوێنکاران دەبێت دوای ئەوانە نەکەون هیچتان لیان دەست ناکەوێت ئەو شتە بکەن کە شیاوی خۆتانە و شایستەی خۆتانە بە حەقی خۆتان بەدەستێنن. ساڵی پار ئێمە نەمانیستۆ دەرونی قوتابیان بشڵەژێنین لە کاتی تاقیکردنەوەکانە بەڵام ژمارەیەکی زۆرمان لەوانە ڕوبەڕووی دادگاکان کردوێتەوە. ئەوانەی کە ئەو کارانەکەن بەرز نییە قوتابی بێ یعنی باندێکە پەیجێکی هەیە لەگەڵ چەند کەسێکی دیکە ڕەبتە تەرویز بە ئامێری بلوتوز واناکە بۆ گزیکردن بە تەکسیەکە بۆتە نێرم و قوتابیەکان هیچیان لەم بابەتانە دەست ناکەوێت و ئەوانە لە کاتێککە گیراون لێکۆڵینەوەیان لەگەڵ کراوە دواتر ڕوبەڕووی دادگاکراونەوە دەرکەوتو بەس پاران لە قوتابی کێشاوە بۆیە دەبێت قوتاب پێرێ ئاسایشی هەولێر باندێکیکەی دەستگیر کردووە لەسەر داوای یاسایی ئەمە ئەو بوردەکاریانەمان هەمیشە علی نەداوەتە یعلام بۆیە دەرونی قوتابیان ئارام بێ بەڕاستی بەڵام دەبێت هەموو ئەو لایەگەوە بزانێ هەموو ئەو حاڵەتانە بەسەر ئێمە تێنەپەڕین هەمووی کارمان لەسەر کردووە و ئەو بابەتانەمان بە گوێرەی یاسا بەڕێبەرایەتی یاسایی ئێمە سکاڵای یاسایی تۆمار کردووە و ئەوانە ڕوبەڕووی دادگاکان کراونەتەوە و ئەم ساڵ یاسایەکی نوێ هەیە ئاگادار بن یاسای ژمارە 11 ساڵی 2022 بە پێی مادەی 83 ئەحکامەکان دیاری کراون کە حکمەکانیش چۆنە بن بۆ هەر حاڵەتێک بۆیە باشترێکە لەو بابەتە قوتابیانی ئێمە بە هیچ جۆرێک توخنی ئەو باندە فریودەرانە نەکەون مێشی خۆیان باوانەوە مەشغوڵ نەکرد من ئەمیان دڵنیاکەمەوە کە یەکێک پێیان دەڵێ پرسیاری تاقیکردنەوە بەم شێوازە و وەرەم ئامێرە بکڕا حتاوەکو بەرەبەیانیش پرسیاری تاقیکردنەوە لە پارێزگاکان نییە ئیتر لەبەرەوە با مێشکی خۆیان لەو بابەتانە سافکەن با مێشکی خۆیان لەو بابەتانە سافکەن مەبەسمە و پەیامە بگا کە ئەمەوێت تەرچیزیان ینی ژمارەیەکی ئەگەر چی کەمیش بێ بەڵام گرنگە قوتابیان تەرچیزیان نەچێتە سەر ئەو بابەتانە بەڕاستی بۆیە یەکەم ڕێکارەکان توندن دوو یاساکان زۆر ڕوونن سێهەمین خاڵیژەوەیە پرۆسەی بنەبڕکردنی گزیکردن پرۆسەیەکە پەیوەندی هەیە بۆی ئێمە لە وەزارەتی پەروەردە ناو پرۆگرامەکانی خوێندن بە چەند موئەشیراتێکم بابەتەمان ڕێخستۆ بۆ ئەوەی کە بێتە کولتورێک بە ڕۆشنبیریەک بۆ قوتابیان ئێمە تێبگەن تاقیکردنەوەکان وەکو ئەوەندەی من ئاگادارم لیژنەی باڵای تاقیکردنەوەکان بە ڕێزبریکاری وەزیر سەرپەرشتیەکە بەرنامەیەکی ڕێکوپێکیان داناوە ڕێنماییش دوێنێ ڕێنمایی بڵاو بۆتەوە بە وردەکاریەوە سەرڕای ئەو ڕێنمایانەی کە هەن ئەو ڕێنمایانە تەنزیمی پرۆسەکەکە ئەمە بۆ هەموو مامۆسایەکی ئەوانەی کە تاقیکردنەوەی پۆلی دوانزاکەن مۆبایلی تایبەتمان تەرخان کردووە کە نابێ ئامێرە ئەلیکترۆنیەکان بەرنەژوورەوە نەموشریب نە مامۆستا نە کەس نابێەوە دەبێت پشکنینیش بۆ قوتابیان بکەن و نابێت تا تەنانەت دوای امتحاناتیش ڕسمی پرسیارەکان بگرن چونکە وەزارەت خۆی نوسخەیەک دوای حلکردنی ئەنجامەکان بڵاو کاتەوە بە شێوەیەکی گشتی ئامادەکاری تەکنیکیەکان لە لیژنەی باڵای تاقیکردنەوەکان تەواو بوو ئەوەی دیکەش دەمێنێتەوە ڕۆڵی قوتابخانەکان و پەروەردەکانە کە دڵنیان ڕۆڵی خۆیان بەباشیە جێڕن خاڵی سێهەمیش تەوەری سێهەمیش لەم بابەتە ویژەوەیە قوتابیان ئاسوودە بن بۆ ئەوەی دادپەروەری بسلمێنین هەموو ڕێکارێکە گرینە بەرامبەر ئەوانەی کە باندی فریودەرن بۆیە دەڵم فریودەر چونکە بە معنای کەلیمە بەس پارە لە قوتابیانە چێشنەوە هیچی دیکەیان نەکردو
بۆی ئاگایان لێبێ ئەوانە ڕوبەڕووی یاسا و دادگا بوو. جناب وەزیرین بەڵێن بەزێ میدیای خاطر یەکەمیان کۆبوونەوەیەکتان لەگەڵ وەزارەتی دارایی هەبوو بۆ مەبەستی نامۆستایانی وانە بێت ئەو ڕێکارانە بەشی کوێ گەشتێ دووەبی لیژنەیەکمان تەشکیل کردووە لەگەڵ جەنابی وەزیر تەشریفی هێناوە لەسەر ئەمری جەنابی سەرۆکی حکوومەت نووسراوێکمان بۆ هاتووە کە وەزارەتی پەروەردە و دارایی دابنیشین لە ئەنجومەنی وەزیران. ئێمەش دانیشتنی خۆمانمان کردووە بەڵام لەوێ بڕیارمان داوە لیژنەیەکی ئێمە لە ژمێرکاری و لە پلاندانان و لە هەموو بەشانی کە پەیوەندی بە دیوانی وەزارەتیشەوە هەیە لەگەڵ لیژنەیەکی ئەوان لە وەزارەتی دارایی کۆبوونەوەکان بەردەوامە وردەکاری ئەو بابەتە بەجێ هێڵین بۆ ئەو لیژنەیە. قسەی دووەم چ ئامادەکاری کراوە بۆ قوتابیانی کۆلی 12 کە لە مانگی 6 خۆدەزانی تووشەوە زۆر گەرم دەبێت ئامادەکاریەکان چی کراوە بۆ؟ وڵای هەم امتحانات لە زۆربەی وڵاتان هەرو کاتانەیە ینی بەڕاستی ئێمە هەموو ساڵێک ئامادەکاریەکەین. یەکێک لەو شتانێک کە ئێمە کردومانە هەموو قوتابخانەکانی کوردستان لە سیستمی دیجیتاڵی ئێمە تەنانەت ڕقەمی محاویلە و فیدەری کارەباکانیشمان داخل کردو. جا بۆ ئەمەمان کردووە بۆ ئەوەی کە ئەوانەی کە دەبنە هۆڵی امتحانی بە کلیچێک لیستی خۆمان ڕاکێشین تەسلیمی وەزارەتی کارەبایەکەین دەڵێن فیدەری فڵانە شوێن محاویلەی فڵانە ڕقەم ئەو قوتابخانەیە کارەبامان پێویستە لە سەعادەوەندا بەسپاسەوە وەزارەتی کارەبا و جەنابی وەزیری کارەبا ساڵانە جهودێکی زۆر ئیسیسنایی کردووە. من ئێستا نازانم تاقی ئینتاجی وەزارەتی کارەبا لەم دەقەیە چەندە بەڵام ساڵی پار لە تاقیکردنەوەکان جهودێکی زۆر ئیسیسنایی کردووە و کارەبای بۆ ئێمە دابین کردووە. ئێمە زیاتر لە 2300 قاعەمان هەبوو ممکنە لە قاعەیەک دوان سیان شنداونێکی کارەبا هەبوو بێ 20 دقە کارەبا بڕابێ چارەچە کارەبا بڕایە بەڵام بە شێوەیەکی گشتی بەڕێز جەنابی وەزیری کارەبا و مدیریاتی عامی کارەبا لە هەموو محافەزەکان هاوکارێکی زۆر باشی ئێمە بوون لە وەزارەتی پەروەردە و توانیویانە کارەبا بە شێوەیەکی زۆر باش دابینکەن لەو ڕۆژانەی ڕۆژی امتحانەوە. ئەم ساڵیش هەمان هەماهەنگیمان لەگەڵەکان ئێمە لیستی قوتابخانەکانیان بە فیدەری کارەبا بە محاویلەی کارەباشەوە دەینێت کە دەڵێن بە فیدەری کارەبا و محاویلی کارەبا ئێمە پرۆسەکەمان تەکنیکیان ڕێخستووە چونکە کوردستان ناتوانین لە زاخۆ تا گەرمیان هەمووی لە یەک کاتە کارەبا بدەین. بۆ منە دەڵێ گەڕەکی بەختیاری لە هەولێر ئەگەر فیدەری یەک هەبێ محاویلەی 4 و 5 و 6 لەسەر بێ ئێمە ئەو قوتابخانەیە کە امتحانی تیا بکەین لەسەر محاویلەی 5 بێت تەنها دەڵێن بۆ محاویلەی 5 لەو کاتانێک امتحانە ئەین پرۆسەکە پرۆسەیەکی تەکنیکیە بە جوانی ئەمە ڕێکمان خستووە تەسلیمی وەزارەتی کارەبایەکەین ئەوانیش دەریان دەکرد.